بەناوی خودای گەورە و مێهرەبان ئەمڕۆ ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا کۆبەوە بە مەبەستی دانانی میکانیزمی جێبەجێکردنی بەیانی ژمارە 14ی وەزارەتی ناوخۆ و جێبەجێکردنی بڕیارەکانی لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا. لە کۆبوونەوەکەدا هەموو ئەو میکانیزم و ڕێککارانە بڕیاری پێویستیان دەرحەق وەرگیرە بۆ چۆنیەتی جێبەجێکردنی بڕیارەکانی لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا کە لە ئەم شەو سەعات جێبەجێ. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو بە بەردەوامی هەم لە لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا و ژووری ئۆپراسیۆن پارێزگارەکان و یەکژێڕیەکان و هەم لە ڕێگای ئێوە بەڕێزیش لە میدیاکان داوامان لە هاوڵاتیانی کوردستان، داوامان لە هاوڵاتیانی ئازیزی سنووری پارێزگاکەمان دەکرد تکایە هاوکارمان بن بە خۆتاندا بگرن، ڕەچاوی بڕیارەکان بکەن و لەگەڵ خۆ پارێزیەکانتان هاوکاری تیمەکانی حکوومەت و دەستگاکانی حکوومەت بن بۆ ئەوەی کە کەمترین بەرکەوتن هەبێتن و ئەو بڕیارانە جێبەجێ بکرێ. بەڵام بەداخەوە سەرڕای ئەوەی لە هەندێک جێگا تا ڕادەیەکی باش پێگیری کرا بەڵام وەکو پێویست نەبوو، بۆیەشە بەداخەوە دەبینین ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی تووشبووان بەداخەوە ژمارەی مردووان زیاد دەبێ. بۆیە بەناچاری بەبێ خواستی خۆمان کە بە دڵی ئێمەش نەبووە، ئێمە خوازیاری ئەوە نەبووینە ئەو جۆرە بڕیارانە بدرێتن، بەناچاری لە ئەم شەوڕە لە سەعات 8ەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان قەدەغەی یان نیمچە قەدەغەی هاتوچۆ ڕادەگەیەندرێتن. بۆیە داوامان لە هاوڵاتیانی بەڕێزی هاوڵاتیانی ئازیزی شارە خۆشەویستەکەمان و سنووری پارێزگای هەولێر هەیە کە بە تەواوەتی پابەندی ئەو بڕیارانە بن و لەگەڵ خۆگونجاندنیان لەو دۆخەدا بتوانن بڕیارەکان جێبەجێ بکەن. ئێمە لەلایەک خەمی بژێوی ژیانی کاسبکاران و خەڵکی کاسب و هاتوچۆی هاوڵاتیانمانە، لەلاکەی دیکەش پەرۆشی تەندروستی هاوڵاتیانی ئازیزی خۆمانین. لە نێوان ئەو دوو خیارەدا کە ئایا ئێمە ژیان و کەسابەت و ژیانی ئاسایی یاخود تەندروستی باشتر و سەلامەتی هاوڵاتیان بە دڵنیاییەوە پلانەکانی حکوومەت لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا بە دەرەجەی یەک پاراستن و سەلامەتی تەندروستی هاوڵاتیان لە بەرچاو دەگیرێتن. بۆیە بەڕەچاوکردنی دۆخی گوزەرانی کاسبکاران و فەرمانبەران هاتوچۆی ڕۆژانەی هاوڵاتیان ئەو بڕیارە دراوە کە تا 12 مانگ بەردەوام دەبێ بە هیوای ئەوەی لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا لیڤڵی توشبوون و مردن دابەزێتن تا بتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پێداچوونەوەیەک بە پلانەکە بکرێتن و لەگەڵ ئەو مانگە پیرۆزە بگونجێندرێ کە هاوڵاتیان پێویستیان بە هەندێک لە گەڕان و هەروەها پێداویستەکانی ڕۆژانەی خۆیان دەبیتن. ئێمە وێڕای ئەوەی کە ئەمڕۆ لە ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر کە هەموو دەستگاکان بەشدار بوون بڕیاری پێویستمان وەرگرت لەوەی کە ئەم شەو ئامادەکاریەکان لە کاتژمێر 6ەوە دەست پێ دەکا لە سەعات 8ەوە جێبەجێ دەبیتن. هەموو هێزەکانی پێشمەرگە، زێرەبانی، پۆلیسی هاتوچۆ، فریاکەوتن و هەروەها هەموو ئەو ئاسایش، هەموو ئەو هێزانە ئەرکەکانیان دابەش کرا. لە سەعات 6ەوە دەست بە دانانی بازگەکانی ناوشار دەکەین و لە قەزا و ناحیەکانیش بە هەمان شێوە و لە ڕێگە گشتیەکانیش بە هەمان شێوە
دەست بە گرتنەبەری ڕێوشوێنەکە دەکرێت و تەواوی بازگەکانی سنووری پارێزگای هەولێریش ڕاست پێردران لە سەعات 8ەوە بڕیارەکە وەکو خۆی جێبەجێ دەکەن. بۆیە تکابان وایە هاوڵاتیانی کە لە پارێزگاکانی دیکە نیازی هاتنیان هەیە لە بۆ شاری هەولێر داوایان لێ دەکەین هاوکارمان بن بەر لەو کاتژمێری دیاریکراو کە لە سەعات 8ەوە بازگەکان دادەخرێن بەر لەوە ئەگەر پێداویستێکی زۆر زەڕوریان هەیە پێویست دەکا بێنە هەولێر لەو کاتی بێن پێشتر بێن و ئەگەریش زۆر زەڕور نەبیتن داوامان وایە نێنە ڕێگا و خۆیان ماندی نەکەن بە دڵنیاییەوە لە دوای سەعات 8ەوە هەموو بازگەکانیش دادەخرێتن. جارێکی دیکە تاکید لەسەر ئەوە دەکەینەوە ئێمە وەکو حکوومەت وەکو ژووری ئۆپراسیۆن وەکو لێژنەی باڵای کۆڕۆنا ئەولەویەت ئەرچی ئێمە پارێزگاریکردنە لە سەلامەتی هاوڵاتیان هەر کارێک دەکەین هەر بڕیارێک دەدەین هەر ئیجرئاتێک دەگرینە بەر تەنها و تەنها ئامانجمان سەلامەتی هاوڵاتیانە لەگەڵ ڕەچاوکردنی دۆخی گوزەران و ژیانی کەسابەت و ژیانی ئاسایی هاوڵاتیان. لۆیەشە لە قۆناغی یەکەمدا هیوادارین بەرەو تونتریش نەچین لە قۆناغی یەکەمدا بڕیارەکە وایە لە کاتژمێر 8 شەو تا 6 بەیانی قەدەغەی هاتوچۆی سەرتاسەریە واتە هەموو شوێنەکاندا دەخرێن. داوامان وایە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هاوڵاتیان هاوکارمان بن ئێمە بەبێ هاوکاری هاوڵاتیان بە دڵنیاییەوە ناتوانین بەرنامەکانی خۆمان جێبەجێ بکەین و بەرنامەکانی ئێمەش تەنها و تەنها لە پێناو ژیان و سەلامەتی هاوڵاتیانە. بۆیە داواکارین هاوڵاتیان پێیەوە پابەند بن هاتوچۆ ئەگەر زۆر زەڕور نەبێ بەو ڕێکارانەی کە پێشتر دیاری کرایە لە هەندێک بابەتدا لە بابەتی بازرگانیدا لە بابەتی ئەو پێداویستانی ئاژانسەکانی UN و هەروەها ئەوانەی کە سەردانی دەرەوەی وڵات دەکەن و پێویست دەکا بچنە فڕۆکەخانەکان هێزەکانمان ڕاست پاردوون و ئەوانەی کە تکیتی سەفەریان هەیە ئەوانە ئاسانکاریان لە بۆ دەکرێتن بەڵام دیسان داوامان وایە هەر بە ڕێزێک ئەگە کارێکی هەیە لە کاتژمێر 9 دەست پێ دەکا بە ئەو سەعات و نیوە پێشتر کارەکانی خۆی بکە خۆی بگەێنێتە ئەو شوێنەی کە لە سەعات 8ەوە هاتوچۆ و قەدەغەی هاتوچۆ ڕادەگەێنرێتن. جارێکی دیکە ئێمە تاکید لەسەرەوە دەکەینەوە وەکو پارێزگای هەولێر وەکو ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر کە تەواوی بڕیارەکان لە پارێزگای هەولێر لە تەواوی قەزا و ناحیەکان و کۆمەڵگاکانی شاری هەولێردا جێبەجێ دەبێ. ئێمە ئەمڕۆ کۆبووینەوە میکانیزمی دروستمان گرتە بەر بۆ ئەوەی کە ڕێو شوێنە کان بگرینە بەر و ئەرکەکان دابش بکەین هەموو ئەو جێگایانەی کە پێویست دەکە ئەرکەکانی هێزەکانمان تێدا دیاری کرد بڕیاری پێویستمان وەرگرت بۆ جێبەجێبوونی بڕیارەکانی لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا. جارێکی دیکە وێڕای داواکردن لە هاوڵاتیانی خۆشەویست لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شارە خۆشەویستەکەمان هەولێر کە هیوادارین هاوکارمان بن هەماهەنگمان بن کاری ئێمە ئەرچی ئێمە ئەرکەکانی کە بە هێزەکانمان سپاردووە تەنها و تەنها لە پێناو سەلامەتی ئێوەیە سەلامەتی ئێوە لە لای ئێمە وەکو حکوومەت لە سەروی هەموو کارێکە هەموو ئەرچێکە و ئەو توشبوونەی خەڵکو و ئەو پەتایش کە پەتایەکی جیهانیە لە هەموو دنیا کاریگەریەکانی زۆر بووە و ئێمەش لە هەرێمی کوردستان کەم خەسارەتمان نەدایە زۆر خەسارەتماندایە و زۆر خەڵکمان تووشی ئەو دەردەبوونە تاکە ڕێگای بەردەمیشمان ئەوەیە کە خۆمان بپارێزین کەمترین بەرکەوتنمان هەبیتن بڕیارەکان جێبەجێ بکەین ڕێنماییەکان جێبەجێ بکەین لەگەڵ ئەوەشدا لە بەرامبەردا ئەرچی ئێمە لە حکوومەت سەرڕای ئەو بڕە کەمەی کە ڤاکسین بۆ هەرێمی کوردستان گەیشتووە تا ئێستا کە بە دوو قۆناغ و بە دڵنیاییەوە لە ئایندەیەکی نزیکدا قۆناغەکانی دیکەش دەگا و حکوومەتی ئێمەش لە ژێر ڕاستپاردەی بەڕێز سەرۆک وەزیران جەنابی کاک مەسرۆر کە هەموو دەستگاکانی بە تایبەتی ڕاستپاردوون بۆ ئەوەی تەنها احتیمادمان لەسەر ئەو بڕایە نەبێتن کە لە بەغداوە ڤاکسین دەگاتە هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستانیش بەرنامە و پلانی هەیە و لەگەڵ کۆمپانیاکان لە گفتوگۆدایە بۆ ئەوەی ڕێککەوتن بکە بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیش کەمیەیەک لە کەمیەکانی کە پێداویستی هاوڵاتیانی ئێمن ڤاکسین بۆ هاوڵاتیانی کوردستان دابین بکرێتن. داوا لە خودای گەورە دەکەین
خەڵکو خاچی کوردستان سەلامەت و پارێزراوبی داوا لە خەڵکی خۆمان دەکەین پابند بن بە ڕێنماییەکان داواش لە هێزەکانمان دەکەین کە ئەوانەی بۆ ئەرکەکان ڕاست پێردراون وێڕای جێبەجێبوونی 100% بڕیارەکان بەڵام لەگەڵ ئەوەشدا بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ هاوڵاتیان لەوانەی پێویست دەکاتن ئاسانکاریان لە بۆ بکرێتن داوایان لێ دەکەین چاودێری کارەکانیان دەکرێت و چاودێری ئێمەش دەکرێت لە سەرەوە دەمانەوێت شارەکەمان هەولێری خۆشەویست پارێزگاکەمان هەولێری خۆشەویست نمونەیەک لە نمونونەکان بێتن لە ئەمڕۆوە کە لە ئەم شەوەوە کە بڕیارەکان دەکەوێتە واری جێبەجێکردن دەمانەوێت نمونەیەکی جوانی هەولێر نیشان بدەین کە پابندین بە بڕیارەکان سەلامەتی خۆمان لەبەرچاو گرنگە و سەلامەتی ئازیزانیشمان لەبەرچاو گرنگە بۆیە دووبارە وێڕای داواکردن لە هاوڵاتیان ئێمەش لە حکوومەتی هەرێمی کوردستان و ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر و بە پارێزگای هەولێر ئەوەی لە توانامان دابێتن لە خزمەتی خەڵکی خۆمان درێغی ناکەین ئەرچی ئێمە فەرمانی بە ئێمە کراوە تەنها و تەنها خزمەتکردنە بەو هاوڵاتیانەی بە هاوڵاتیانی شارە ئازیزەکەمان کە شایانی خزمەتی زیاترن. پلانێکی سەبارەت بە شەوانی ڕەمەزان و مانجی ڕەمەزان و پرسیاری دووەم ژەوەی کە ئێستا وەزارەت تەندروستی بەهۆی ئەوەی کەەوە خەڵک ڤاکسین لە خۆیاندا هەرچی دەکات خەڵک باوەڕ پێ ناکات لە وڵاتان مەسئولەکان لە خۆیاندا ئێوە پارێزگاری هەولێر ئەو ڤاکسینە بۆچی وەرناگرێت بۆی خەڵک دەتوانێت زیاتر بە ڤاکسینەکەی سەبارەت بە بڕیارەکان وەکو باسم کرد ئەوە تا 12 مانگە لەگەڵ ئامادەکاریەکان کە بۆ پێشوازیکردن لە مانجی پیرۆزی ڕەمەزان ئێمە خواستمان وایە بتوانین ئەو چەند ڕۆژە کاریگەریەکانی هەبێتنەوە بەرکەوتنانە کەمتربی هاوڵاتیان بڕیارەکان جێبەجێ بکەن تا بتواندرێتن سەیتەرەیەکی باشتری لەسەر بکرێت بەڵام بڕیارەکان تا 12 مانگە دوای ئەوە لێژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا و کۆ دەبێتەوە بڕیاری نوێ بە خۆگونجاندن لەگەڵ مانجی پیرۆزی ڕەمەزان دەگیرێتە بەر تایبەت بە بابەتی ڤاکسین لە هەرێمی کوردستانیش و لە هەموو دنیادا جار دەبیندرێ کە قسە لەسەر ڤاکسین دەکرێتن هەرێمی کوردستانیش بەدەر نییە وەکو هەموو دنیا بە جۆرێک پێشوازی لێ دەکرێت بە جۆرێکی دیکە خەڵک ناوعانما بە گومان سەیری دەکا و کاری ئێمە نیە بەڵام وەزارەتی تەندروستی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی دوێنێ ڕوونکردنەوەیاندا چەند حاڵەتێک کە باز لەوە دەکەن هیچ پەیوەندی بۆ بابەتە نە بۆ ڤاکسینەکەی ئێمە ڤاکسینێکە ئەوە یەکە لە هەموو دنیا و لە وڵاتانی پێشکەوتوو بەکاردێ لە بەشێکیان ئەوەی سینیەکەی و بەشێکیان ئەوەی بەریتانیە بەنسبەت بەکارهێنانی خۆشمان لە هەرێمی کوردستانیش بڵێ خەڵکێکی زۆر لە کاربەدەستان لە خەڵکی نخبە لە خەڵکی ئەکادمی لە دکتۆر و پزیشکان و لە سەرەتا ئێمە لە دکتۆر و کارمەندانی پزیشکی و دەستمان پێکرد خەڵکێکی زۆر بەکاری هێنایە ئەوی دیکە دەمینێتەوە وەکو خۆشمان لەوانەیە ماوەی 6 مانگەکەی کە باز لێوە دەکرێت چەند ڕۆژێکمان مابی بەڵام ئێستا ئێمەش لەو ئامادەکاریانەداین بە دڵنیاییەوە ئێمەش کە ڕۆژانە بەرکەوتنی زۆرمان لەگە خەڵکەیە پێویست دەکەوت لە چەند ڕۆژی ئایندەش بەکاری دێنین ئەوانەی قابل نابن لە کاتی قەدەرکە ماوەکان زراعەتەکان چی و پرسیاری دەوڵەوەیە بۆ دەزانین مەزراکانی ڕاگەاندن سەپاڵی ڕۆمان گشتیار ئایا هیچ بڕیارەکەیە بووی لە کاتەوەی ئێمە بتوانین لەناو شار کارەکانی خۆ بکەین و ئەگەر بنراوە فرسەتێکی باشە لێرەوە ڕای بگیرین هەموو نیزانیەکان ئاگاداری ئەو بوو ئەمە کەس دەتوانێت بەڵێ ئێستا ئێمە لە کۆبنەوە باسمان کرد بەنسبەت ئیجراعاتەکان ڕێوشوێنەکان گیراوێتەوە بەر پێبژاردننی تێدا هەیە و گرتنی تێدا هەیە هەموو ئەو ڕێکارانەی کە پێویستەکە ئێمە هیواخوازین و چاوەڕوانیشمان وایە خەڵکی شارەکەمان و خەڵکی پارێزگاکەمان هاوکارمان دەبن هاوکاربوونی ئەوان بە سەرکەوتنی پلانەکان دەبینین هیوادارین هیچ ئیجراعاتێکی گوان نەکرێتن ببێتە مایە نیگەرانی خەڵک بەڵام ئیجراعاتەکانمان لە پێناو خەڵکە لە بابەتی دووەمدا بەنسبەت دەستگاکانی ڕاگەیاندن ئێمە بەتاکید هێزەکان هەموو ئەو جێگایانەی پێویست بکاتن ڕاست پێدراون کە ئاسانکاری بۆ دەستگاکانی ڕاگەیاندنیش دەکرێت بەڵام ئەگەر جیاوازیەکە سیر بکەین ئەوە قەدەغەی هاتوچۆی 24 کاتژمێری نییە لە کاتێک دەست پێ دەکەین لە ناوەڕاستی شەوین لە کاتژمێر 8 دەستی پێ دەکەین واتە بەشێکی زۆر لەو کارانەی کە پێویستی کردیە لە ڕۆژدا و تا ئەو چەند سەعاتەی شەویش
هاوڵاتیان پێداویستەکانی خۆیان دابین کردیە بۆ ڕووماڵی ئەو بابەتانەی کە پێویستیش بکات دەستگاکانی ڕاگەیاندن ڕێگا پێدراون بەو کارتەی کە یان بەو تەسکیەیە یان بەو نووسراوەی کە لە دەستگاکانی ڕاگەیاندن لە بۆیان دەکرێن پێشم وایە ئەو کات کاری دەستگاکانی ڕاگەیاندن دەکەوێتەوە ناو ستۆدیۆکان کەمتر کاری مەیدانی دەبی کە ڕۆژنامەنووسان و وێنەگرەکان لەسەر شەقام و یان لە جێگایەک پێویست بکە کاری خۆیان بکەن بەشی زۆر کارەکان دەکەوێتەوە ناو کەناڵەکە و لە ناو ستۆدیۆ کەناڵەکان دەکرێتن بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشدا ئاسانکاری بۆ میدیاکاران دەکرێتن لە ئەودێر چەند شوێن داخراوە و چەند کەس سزادراوە بۆی نەبەستی ماسکەکەی ویزی ئامارێکی دەقیقە بەدەستدا چەند کەسان سزادراوە و چەند شوێنتان ڕوبەڕووی یاسا کردوتەوە و شوێنەکەیانتان پێداخستووە بە دڵنیاییەوە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو هەموو ئەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر لە پێبژاردن بە فەرد وەکو هاوڵاتی و بەداخستنی ئەو شوێنانەی کە سەرپێچیان کردێت تا ئەم ساتەیە مش قسە دەکەم ئەو پرۆسەیە بەردەوامە ئەو ڕۆبەیانیش جێگا هەیە داخرایە ژمارەی داخستنی ئەو شوێنانە تا دوێنێ شەو لە سەروی چل جێگا بووە بەڵام پێمان وایە لە چەند ڕۆژی داهاتوو کە بڕیارەکان گۆڕانکاری بەسەردادێتن ئەو ژمارەی زیاتر دەبێتن هیواخوازین کاسبکاران هیواخوازین چێشتخانەکان هیواخوازین ئەو شوێنانەی کە بڕیارەکە ڕوونە بۆ هاوڵاتیان پێگیری بە بڕیارەکان بکەن کە نەبێتە هۆکاری ئەوەی پێبژاردنیان پێ بکرێن نەبێتە هۆکاری ئەوەی کە ئیجرعاتیان لەگەڵ بکرێ خاڵی دیکە ئێمە ڕۆژی شەمە لەگەڵ کۆبوونەوەی هەفتانە لەگەڵ فەرمانگە خزمەتگوزاریەکان کە کۆبوونەوەمان هەیە بۆ چەند بابەتێکیان تایبەت بە پلاندانان و ئامادەکاری کەمکردنەوەی ڕۆتین و خاڵی دیکە لە بابەتی ڕێگریکردن لە تەجاوزات لەگەڵ ئەوەشدا تەوەرێکی دیکەمان هەیە زۆر بە جددی کاری لەسەر دەکەین دەرحەق بەوانەی کە ئیستیغلالی مانجی پیرۆزی ڕەمەزان دەکەن لە بەرزکردنەوەی نرخ بۆیە بە تاکید ئەو کاتی ڕێوشوێنی زۆر توندەگرینە بەر لە ئێستاکەوە داواکارین هیچ کەسێک هیچ کاسبکارێک هیچ مۆڵێک هیچ شوێنێک بیر لەوە نەکاتەوە لە مانجی پیرۆزی ڕەمەزان ئیستیغلال بکرێتن و نرخەکان بەرز بکرێتەوە تیمەکانی قایم قامیەت و شارەوانیەکان و ئەو هێزانەی کە لەناو ئەرکدان لە بابەتی کۆڕۆنا بە دڵنیاییەوە ئەوانش ڕادەست پێدرێن بۆ چاودێریکردنی بازار کە بەداخەوە ساڵانە ئەو حالەتەمان هەیە لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا و ئیستیغلالە هەیە. جناب المحافظ مصطفى سلمان زاغروستيفي فيما يخص اللجنه العليا قررت مؤخرا غلق السيطرات مع المحافظات العراقيه ومحافظات اقليم كردستان. هناك من يقيم داخل الاقليم ويرتبط بوظيفه عمل مثلا في كركوك او في محافظه نينوى. ما هو الاجراء الذي سيتخذ؟ وهناك عوائل عالقه ايضا الان لا يسمح لهم بالدخول بسبب القرار الاخير، هل ستتخذ اللجنه ئەو ڕێوشوێنانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووش جیرانە بەر ئێمە بە جۆرێک لە جۆرەکان ئاسانکاری بۆ ئەوانە کرایە کە ئەو هاتوچۆیە دەکەن و ئەوانەی نیشتەجێی هەرێمی کوردستانیشن ئاسانکاریان لە بۆ کرایە بەڵام لە ئەم شەوڕا بڕیارەکان بەو جۆرەیە هەم لە ناو خۆی خۆمان هاتوچۆیەکان ڕادەگیرێ هەم لەگەڵ پارێزگاکانی دیکەی عێراقیش هاتوچۆ ڕادەگیرێ و سوپاس لە بۆ هەموو لایەکتان دووبارە هیوادارین هاوڵاتیانی خۆشەویست هاوشاریانی خۆشەویستی شارەکەمان هاوکارمان بن هەر کارێکی ئێمە لە حکوومەت دەکەین لە پێناو سەلامەتی ئێوەیە ژیان و گوزەرانی ئێوە سەلامەتی ئێوە ئەرچی ئێمەیە ئاسانکاری تێدا بکەین و هەموو لایەکان ساف و سەلامەت بن. زۆر سپاس.